هاوڵاتیەکی خەڵکی قەزای سی سادق لە دوای 22 ساڵ زیندانیکردن ئازاد کرا و خۆی دەڵێت بێتاوان دەرچووە. جەلال ئەحمەد لە ساڵی 2001 بە تۆمەتی کوشتنی هاوڵاتیەکی ئێرانی سزای لە سێدارەدانی بۆ دەردەکرێت، بەڵام خۆی دەڵێت ئەو ڕۆژێ ئەو کەسە کوژرا من لە پرسەدا بووم و ئاگاداری ئەو ڕووداوە نەبووم. سوپاسی خودای گەورەش دەکات کە ئەو 22 ساڵی زیندانی بە عیبادەت بەسەر بردووە. من حەمد و سەنا بۆ خوای گەورە ئەم 22 ساڵە لە ناو سجنا لەوانەیە دەرزێکم وەرگرت بێ بۆ من ئەم 22 ساڵە نوێژ و ڕۆژی خۆم بە تەواوی کردووە پاڕامە تۆ لە خوای گەورە. بەڵام چییە؟ من ئەسەب بەوەیە خۆمەکە ئەم 22 ساڵە من بە بێتاوان ئاوەها 22 ساڵم تەواو کردووە لە ناو سجنا. حەمد و سەنا بۆ خوای گەورە ئیساتێش کە ئاوا بە بێتاوان دەرچووم پیان وتیان خێزانی عەمری خوای کردو و خۆڕاگرت بە 1000 جار حەمد و سەنای خوام کردو. ئەو کاتش کە لەو کاتە ناخۆشیە ئاخرتۆ خێزانی و عەمری خوا بکات و ماڵ و مناڵ و لە ئاوارەیە بێ و لە دەربەدەریا بێت و مناڵ هیچیان کوڕژی جنی نێهێناوە ئەیتر لەوە ناخۆشتر هەیە. جەلال ئەحمەد ئێستا تەمەنی 67 ساڵە و ئەو کاتی کە دەستگیر کرا تەمەنی 45 ساڵ بووە. لەو ماوەیەدا چەندین ئازیزی لەدەستدا و نزیکترینیان هاوسەرەکەی و باوک و دایکی بووە. هەروەها خاوەنی 8 منداڵە کە سوکاری جەلال لە دوای 22 ساڵ چاوەڕوانی لە مەراسیمێکدا بە خەندە و گریانی خۆشحاڵیەوە پێشوازی گەڕانەوەیان لێ کرد. ئەم پیاوە ئاگای لەم تاوانە نییە. ئەم پیاوە ئێمە کۆمەڵە کەس بین کە ئاگادار بین ئەم پیاوە ئاگای لەم تاوانە نییە. هەمومان لە تەعزیەی مامەمان نابین، مامەمان عەمری خوای کردبوو. بەڵام ئیتر قەدەری خوای گەورە وای لێ هاو ئیتر خاڵۆم ئەو هەموو زیندانیە بخوای. کاک جەلال ئێمە خەڵکی منتیقەیەکین، خەڵکی بناری سوورێنین، مناڵیش بوومە ئیناسم تایسە بە یەک و پێشمەرگە بووین. کاک جەلال بە لێخۆشم بەر نەبووە، عەفوی عام بەر نەبووە. کاک جەلال من چەند جارە چوومە ماڵەکە تقریبان 8 مانگم پێچوو. کاک جەلال چوونە ماڵەکە لەوێ قەنەعەتیان نەیەکردن، هاورد مەسەر قەنەعەت کە قەنەعەتکردن کاک جەلال ئەو ئیشەی نەکردەوە بێتاوانە. جەلال ئەحمەد بەشی زۆری سزاکەی لە زیندانی هەولێر بوو و ئەم ساڵانی دوایی بۆ زیندانی سلێمانی گوازراوەتەوە. ئەو تەمەنێک دوور بوو لە ئازیزانی و بە حەسرەتەوەیە بۆ ئەو تەمەنی لە زیندان لەدەستی چووە. بەشێک لە ئازیزانیشی بە حەسرەتی ئاسادبوونیەوە کۆچی دوایان کردووە. سوێ محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سەید سادق.